بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتردا ئەم شەو ناونیشانی بابەتەکەمان ئیمانداری ڕۆشنبیر کێیە؟ زۆر جار ئەو ئاەتە قورئانیەمان بۆ تەفسیر کراوە یان خۆمان لە تەفسیرە کوردیەکاندا خوێندومانەتەوە کەوا مامۆستایانی مفەسیری زمانی کوردی خوا پاداشتیان داتەوە تەفسیری ئاەتی یەرفەع الله الذین ئامنوا منکم والذین ئوتوا العلم دەرەجات ئەوەندەی من گوێم لێ بوو بێ هەروان بیستووە وام خوێندوتەوە خوای پەروەردگار پلەی ئیماندارانی بەرز کردوتەوە و هەروەها ئەوانەی خاوەنی زانست و عیلمن چەند پلە لە ئیماندارانی کە نەخوێندەوارن و زانانین بەرزترە ئێمە ئەوامان بیستووە بەڵام کاتێک کە سەیری ئەو ئاەتە قورئانیە دەکەین ئێمە بەرنامەکەمان ڕوونترە بابەتەکە ڕوونتر کەینەوە ئەو مانایە وا دەزانم نەمان پێکابێ چونکە دەکرێت پیاوێکی بەڕێزی نەخوێندەوار داپیرەیەکی سەرسپی نەخوێندەوار کە هیچ لە علومی شەرعی و قورئان نازانێت بەڵام دڵی پڕە لە ئیخلاس و دڵسۆزی و تەقوا و خواناسیەکی بەحەق دوور لە ڕیا لای خوا ئەم نەخوێندەوارە زۆر پلەی بەرزترە لە مەلا و عالمێک ڕیاباز کە هەموو شەریعەتی ئیسلامیش دەزانێت کە عیلمی پێیە ئەی مانای ئاەتەکە چۆن لێک دەینەوە دەگەڕێینەوە بۆ خزمەت قورئان کە سەرەتای ئاەتەکە باسی چی دەکات سەرەتای ئاەتەکە دەفەرمێ يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم وإذا قيل انشزوا فانشزوا يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير آياتك بمدس بيدك هذا فرمي أي إيمان داران أي أو كساني برواتان بخوا بقيامتها أي أمتي محمد صلى الله عليه وسلم کاتێ لە مەجلیسێکا دانیشتن کۆڕێک بوو دانیشتنێک بوو مزگەوتێک بوو ژێر سێبەرێک بوو ناو خێمەیەک بوو هۆڵێک بوو شوێنەکە تەنگ بوو خەڵکەکە زۆر بوو یەکێکی بەڕێزی وەکو جەنابتان هەستاوتی ڕەحمەتی خواتان لێبێت تۆزێ پاڵ بدەن بە یەکەوە ئەوانەی چوار مشقی دانیشتون بەڕێکی دانیشن ئەوانەی کەوا بینیان هەیە پاڵ بدەن بە یەکەوە سەفەکان بێننە پێشترەوە کەسێ ئەم ڕەحمەتەی نارد خەڵکینە بە قسەی بکەن یارمەتی یەکتر بدەن لێک نزیک ببنەوە مەجای یەکتر بدەن هاوکاری یەکتر بکەن خوای پەروەردگاریش هاوکاریتان دەکا ئەگە وتیان هەستن شوێنێک بەجێ بێڵن ئەم شوێنە تەواو بوو ئەم کۆڕە تەواو بوو ئەم دەرگایەدا دەخرێ بە قسەیان بکەن جاخوا ئەنجە لە ئاەتەکەدا دەفەرمێ خوای پەروەردگار پلەی ئیماندارانی بەرز کردوتەوە و ئیماندارانی ئوتول عیلم دەتوانین بڵێن چیە یعنی ئیماندارانی ڕۆشنبیر خوا هەموو ئیماندارانی بەرز کردوتەوە دڵمان خۆش بێ بە ئیمانەکەمان هەموو شەهادەکانی دنیا بۆ دنیا بەکەڵکن بۆ قیامەتیش ئەجرێکت دەست دەکەوێت بەڵام نایەنە قەبرەوە لەگەڵتا پرۆفیسۆر بی تر هەر شادەیەکت هەبێ دکتۆرا و ماستەرت هەبێ بەڵام شەهادەی ئیمان لە دنیا و قیامەتا لەگەڵتایە ئیماندار بەرزە بەڵام چێ دەرەجات نەک دەرەجات چێ دەرەجات لە ئیمانداران بەرزترە ئەو ئیماندارەی کە ڕۆشنبیرە جا ئێستا باسی دەکەین ئیمانداری ڕۆشنبیر چێیە ئیمانداری ڕۆشنبیر ئەو کەسەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لا يقيم الرجل في مجلسه فيجلس فيه ولكن تفسحوا وتوسعوا بخاری مسلم ڕیوایەتیان کردووە ئیمانداری ڕاستەقینە و ڕۆشنبیر کەسێکە قەت کەسێک ئازار نادا شوێنی داگیر ناکە سەروەر فەرمووی با هیچ کەسێک لە ئێوە کەسێک لە شوێنەکەی خۆی هەڵنەستێنێ بڵێ فڵان کەس تۆ هەستە بچۆ ئەو لاوە با من لە شوێنەکەی تۆ دانیشم نەخێر باوا مەکەن بەڵکو مەجلیسەکە فراوان کە مڵات ڕەحمەتتان لێبێت تۆزە بچنە پاڵ یەک با جێگەی منیش بێتەوە بیارمەتی یەکتر بدەن واتە قەد موسڵمانی ڕۆشنبیر کەسێک لە شوێنەکەی خۆی هەڵناستێنێ جاکە کەسێک لە شوێنەکەی خۆی هەڵنەستێنێ ئەو لە شوێنی دانیشێ ئەم وشەیە زۆر وردە بەڕێزان ئەم بەڕێزە لەوێ دانیشتۆ لە ئێوارەوە پیاوێکی بەڕێز نابێ وەڵام من حەز دەکەم بۆ خۆم چاوم لە مامۆستا بێت تۆ هەستە بڕۆ دووە من دێمە شوێنەکەی تۆ ئەو پەڕی دەتوانێت داوای هاوکاری لەو دوو بەڕێزە بکە من بێمە کەلێنێکەوە ئەگەر ڕێگام دەدەن خۆ ئەگەر ڕێگایان نەدا دەبێت بگەڕێتەوە جا ئەمە ئەگەر ڕێگای ئەوەت پێ نەدا ئەی چۆن دەبێت دراوسێکەت دەرپەڕێنی هیوایە دراوسێ دەردەپەڕێنێ بە ڕەفتاری خراپی چۆن دەبێت ژنێکی بەڕێز پەنا بەخوا لەگەڵ پیاوێکە دەستێک کەڵاوکەوە ژنەکەی پێ بە تەڵاقداندا ئەوە شتی واشمان هەیە ئەو شوێنە چۆڵ دەکات بۆ ئەو یان خوا نەخواستە دوو لە ڕووی بەڕێستان پیاوێک
بە ناشەریفانی ماڵی خۆڵی سەران و بێنەلاری هەمووتارە دەست دەگەڵ ژنێکە تێکەڵاوکە بە تەڵاقدانی دا و پیاوەکە بکەنە دەرەوەی ماڵ بۆی بچێتە سەر ماڵەکە بۆی خۆی هاوسەرگیری لەگەڵ بکە کەواتە ئەمانە خۆمانە لەوانەیە نوێژ و ڕۆژوش بکەن بەڵام ئیماندارێکی ڕۆشنبیر نین ئەگەر ئیسلامی ئێمە ڕێگات نەدا کەسێک لە شوێنەکەی مزگەوت هەستێنی بڵێ بچۆ بەولاو من دێمە شوێنی تۆ ئەی چۆن ماڵی لێ تێک دەدەیت چۆن دراوسێتەکەت بوا ناپارێزی کە لە داخی تۆ فەقیرە بارکە هیوا هەیە دوکانی هەیە لە ناو گوزەرێکە ئەم لاولاکەی وای لێ دەکەن دوکانەکەی داخە هیوا هەیە سایاقێکە لە ناو کۆمەڵە سایاقی خراپە ناحەوێتەوە ئەمانە سەیرەکەی ڕەمەزانی شەو بە ڕۆژوشە بۆیە خوا فەرمووی ئیماندار هەمووی بە ڕێزە لای خوا بەرزە بەڵام ئیمانداری ڕۆشنبیر ئوتول العلم معناوە نییە کاکە هەموو قورئانت لەبەر بێ خۆ پیرۆزەوە بەڵام نابی بە ئیماندارێکی ڕۆشنبیر ئەگە ئەخلاقت ڕۆشنبیری موسڵمانانە نەبێ مسلمانی ڕۆشنبیر کەسێکە ڕێزی مرۆڤ دەگرێت خاڵی یەکەم ڕێزی مرۆڤ دەگرێت چونکە خوا ڕێزی ئینسانی گرتووە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە جنێ و فرۆژ نییە بە سووکی باسی خەڵک ناکە دووەمیان خەڵک ناشکێنێت تەریقی ناکاتەوە لە بەرچاوی خەڵک لە خوتبەدا ناوی ناهێنێ لە بەرچاوی هاوسەر و مناڵی و خەڵکی نەسیحەتی ناکە تۆ ئەگە کوڕێکت هەیە بەڕێزم نابێت لە بەرچاوی خێزانەکەی لە بەرچاوی بووکەکە نەسیحەتی کوڕەکەت بکەیت ئەگە کچێکت هەیە و شووی کردو لە بەرچاوی زاوەکەت نەسیحەتی مەکە لە بەرچاوی مناڵەکانی نەسیحەتی مەکە بیهێنە لاوە بە تەنها پێی بڵێ چونکەوە تەریقکردنەوەیە ئەوە ڕۆشنبیری مسلمان لەوەدا دەرناکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک ڕۆژە لە ڕۆژانەی فەرمە فڵان کەس لە خوتبەیان بێنم منزاری وا گوێم لە مامۆستای ئاینی بۆ خۆم لە خوتبەی خەڵکە دانیشتوم تێتی ئێستا چاوم لێ پەنجەی بۆ درێژکەم پەنجەی دەخەمە سەر کابرا فەقیر هەموو خەڵک سپی بۆ خوا من نەبم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەد وای نەفەرمووە فەرمووی خەڵکانێک هەن صیفەتیان ئەوەیە قەد نەیفەرمووە فڵان کەس چاوم لێتە لە سەفی ئەوەندەدای ئەوانە نە خەڵکانێک هەن وا دەکەن ئەوانە باش ناکەن یەکسەوەی ئەو صیفەتەی تێدا بێت تێدەگا ئەو خەڵکانە چێن هەر خوا دەزانێت کەسی تەریق نەدەکردەوە لە وتارەکانیدا ناوی کەسی نەدەهێنا ئاماژەی بە پەنجە بۆ سەر کەس نەدەکرد مسلمانی ڕۆشنبیر خاڵی سێم ئازاری کەس نادات بە غەیبەت بە بوختان بە دووزمانی و قسە گێڕانەوە بە وتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت لا تؤذوا المسلمین ولا تتبعوا عوراتهم ئازاری مسلمانان مەدەن شوێنی عەورەتیان مەکەون ئێمە بەرنامەکەمان ڕوونترە لەسەر وشەی عەورەت زیاتر بدوێین عەورەت لە زمانە عەرەبیدا و لە مصطلحاتی کوردیشدا وا دەبیسترێ عەورەت بەکوێ دەکوترێت بە دامێن بە شەرمگا چەند ناشرینە ئینسانێک بگەڕێ بە دووی ئەوەدا دوول لە ڕووی بەڕێستان و خوشکان و برایانی ئیماندار بزانێ عەورەتی ئافرەتێک چۆنە هەر خوا نەخواستا هەموو خەڵک کوڕە فڵان کەس هەر لاڕێ بووە ئای چەند ڕەوشتی نزمە ئای چەند عەقڵی سووکە دەگەڕێ بزانە داخۆ تەنورە کورتێک لەکوێ و سەیری ناو لەشیکە دەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لەو کەسە عەقڵ سووکتر ئەو کەسەیە کە بە دووی عەورەتی خەڵکەیە بە دووی عایلەی خەڵکە دەگەڕێ ئەرێ خێزانی فڵان کەس چۆنە ئەرێ کچەکەی چۆنە ئەرێ کوڕەکەی چۆنە ئەرێ ئەوە چی هەیە ئەوە چی نییە چی پەیدا کرد دەوڵەمەندە چۆنی پەیدا کرد بۆ کوێ چوو چێ میوانتە ئەو سیارەی چێ بوو لە بەردەمی ماڵەکەتان ئەمانە عەورەتی ماڵم بەڕێزان بۆ کەس نەهاتۆ باسییان بکە چۆن دروست نییە سەیری عەورەتی هیچ کەسێکەکەی ئاوا دروست نییە سەیری حەوشەی ماڵەکەیکەی ئاوا دروست نییە بپرسی ئەم شەوچێتان میوان بوو ئەو میوانە بۆ چی هاتبوو دەیان جار خەڵک لای ئێمە دەردەدڵدا دەبڕێت دەڵێ شەو ئەگە دوو سیاری تۆزێ مۆدیل بەرز لە بەردەمی ماڵەکەمان ببانیش لی دراوسەکەمان دەگاتە سەرمان ئەوە چییە بوو ئەوە دەوڵەمەند بوو ئەو بۆ چی هاتوو بۆ خوازبێنی کچەکەت داناتوو بابن برادەرێکی مێردەکەی بووە تر پێویست ناکە ئەمانە عەورەتن پێغەمبەری خوا فەرمووی ئەمە لە شکۆی مسلمانی ئیمانداری ڕۆشنبیر ناوەشێتەوە ها ئێمە جاری وایە دین ناشرین دەکەین دین جوانە بەرزە بەڵام دەبێت ئیماندارێکی ڕۆشنبیر بی قەد لەم شتانە مەپرسە ماف بە خۆت مەدە چوارەم ئیمانداری ڕۆشنبیر مافی کەس پێشێل ناکە بەچی لە سەرەیەکە وەستاوی نۆرەبڕی ناکە لە نەنەوەیەکە وەستاوی لە بەنزینخانەیەکە وەستاوی کە وڵاتی ئێمە بەداخەوە هەمووی سەرەیە پێش بڕی مەکە لە سەرەدا بوەستە ئەو خەڵکەش وەکو تۆ وەستاوە چەند جوانە بەڕیز بوەستین سارەت پێ قەد مەیشکێنە سەر کەسێک وا مەکە لە جادەکە فڕێدەی ئەوانە ماف پێشێلکردنن ئازادانن خانووی بەسەرا بەرز مەکەوە بۆ ئێستا و سیتیانەی دروست دەکرێن ئەوان ڕۆشنبیری شەرعین سەیرەکەی هەمووی لە یەک ئاستان ئەگە ئەوە دوو قات بەویش دوو قاتە ئەو یەک قات بەویش یەک قاتە ئەو سێ قات بەویش سێیە بۆ هیچ دراوسەیەک سێبەر بەسەر کەسی ترانەکە بەری خۆری لێ نەگرێ ها ئەو سیتیانەی کە دروست دەکرێن ئەو شارە نوێیانە ئەوە ڕۆشنبیری ئیسلامیە ئەوە ئیسلام دەستخۆشی لێ دەکات چونکە کەسیان فەزڵیان نییە بەسەر کەسە خۆزگە شارێکی نوێ دروست دەکرێت لەسەر ئەو سیستەمانە دروست بکرێت بۆ ئەوەی کەسێک خۆی بە هەژار نەزانێت کەسێشکە خانووەکەی 4 قات 5 قاتە ئەوەی تر فەقیرە بە حەیاتی خۆر لە بادی ماڵەکەی نادا ناوێت عایلەکەی بێتە حەوشەکەیەوە چونکە ئەوەندە پەنجەرەی شتیا کردێتەوە بەردەمی ماڵەکەی دیارە ئەمانە ماف پێشێلکردنن
لە ئیسلامی مسلمان ناوەشێتەوە بۆی بەڕێزەکەم کە هاتیە مزگەوت کە گوێبیستی وتار بووی کە ئەهلی جومعە و جەماعەت و ڕۆژوو بووی ئەگەر خانووەکەی تۆ دوو قات بوو پەیژەیەک سەر دەکەوت بۆ قاتی دووەم هەر ماڵەکەی تەنیشتیشی دیە قاتە و حەوشەکەی لەبەردەمتایە هەر کاتێ ڕۆیشتی بەسەر پەیژەکە و قادرمەکەیە ئیلا ڕووبکە بەولاوە قەت مەهێڵت چاوت بەلای حەوشەکە بڕوە ئەوە ڕۆشنبیرە ئەوە خوا دەفەرمێت تۆی ئیماندار پلەت بەرزترە لە کەسێک ئەو سیفەتەی نییە چەند پلە بەرز دەبێەوە لای خوای گەورە چەند پلە بەرز دەبێەوە لای خوای پەروەردگار پێنجەم ئیمانداری ڕۆشنبیر ئازادی لە کەس پێشێل ناکات تەنها نەسیحەت و ئامۆژگاری دەکات ئازادی جلوبەرێک کەس مافیەوەی نیە بە کچەکەی بڵێ سەرت دەتاشم مەگەل لە چنەکەیەوە لە دینی ئێمە دەستجێگەی نابێتەوە لە ئیمانداری ڕۆشنبیرە بەس نوسح و نەسیحەت هەیە ڕوونکردنەوە هەیە تێگەیاندن هەیە پاشان ئازادی بۆ هەموو مرۆڤێک هەیە حەج جلوبەرگێک لەبەردەکە دەبێت ئازاد بێت ئازادی هەڵبژاردننی هاوسەر مسلمانی ڕۆشنبیر ئیمانداری ڕۆشنبیر مافی ئەوەی نییە بە کوڕەکەی بڵێ ئیلا لەبێ کچی مامەکەت بێنی ئەو مافە بە باوکێکی بەڕێز ڕەوا نابیندرێ بە دایکێکی خۆشەویست ڕەوا نابیندرێ بە کچەکەی بڵێ ئیلا لەبێت شوو بە برازاکەم بکەیت ئیلا نادەم بە فڵان کەس نای هەڵم شوو بە فڵان کەس بکەیت چونکە ئەوە لە عەشیرەتی ئێمەنیە ئەوە لە حیزبی ئێمەنیە ئەوە لە بنەماڵەی ئێمەنیە ئەوە خەڵکی شاری ئێمەنیە ئەوە ئێمە پێش لەمەوە پێش دوژمنایەتیمان لەگەڵ عەشیرەتی فڵانە هەبوو ئەوانە لە مسلمان ناوەشێتەوە ئەگە ئیمانداریش بە ئیماندارێکی ڕۆشنبیر نی بەر ئاەتەکە ناکەوی خوا چەند پلە بەرز ناکاتەوە لای خۆی لە دنیا و قیامەتە بۆیە ئازادی ببەخشە بەدنەوەکانت لە هەڵبژاردننی هاوسەریاندا ڕێگری لە کەس مەکە مهم وایە خۆی بە عەقڵ و مەنتیق هەڵی بژاردەوە بەس تۆ نەسیحەتی بکات دەتوانی بڵێ من ڕێئیم لەسەر فڵان کەس ئاوایە پاشان خۆت ئازادی هەڵبژاردننی کۆلێج و خوێندن تۆ دەتوانی ڕێنمایی کوڕ و کچەکەت بکەی بڵێ ئەم ساڵ لە ئامادەی دەرەچی بە ئیزنی خوا من پێم باشە کۆلێجی فڵان شتم پێ باشترە بەڵام نابێ بڵێ ئیلا هەر دەبێ بی بە دکتۆر ئەگە مناڵەکەت بە ئیزنی خوای گەورە سەتی هێنا کوڕ و کچەکەت ماڵێ هەر دەبێ بی بە پزیشک بڵێ پزیشکی باشە ئەویش بۆ پارە نا بە ئومێدی خوا لە لای نەخۆشێک بمێنیتەوە ئازارێکی لەسەر لابەی خەڵکێکیش بڵێ ڕەحمەت لە دایک و باوکت من کە مردم ڕۆڵە بە بۆ ماندوو بم ڕەحمەتێکم لە قەبرەکەیە بۆ بێ بەو نیەتە نەک بڵێ بەخوا پارەی چاک پەیدا دەکات بە 4 ساڵ هەموو عەشیرەتەکەمان دەحەسێتەوە ئەوە نا بەڵام بڵێ من پزیشکیم پێ باشە ئەنجا خۆت ئازادی حەز دەکەی بچۆ بۆ بەشی سینەما بخوێنە حەز دەکەی ببە بە ئەکتەر مادام خۆت حەزت لەوەیە ئازادی دەبێت بدرێ بە هەموو کەس ئیمانداری ڕۆشنبیر ئەوەیە بەس نەسیحەت دەکات قەت ڕەئی خۆی فەرز ناکا بەسەر خەڵکا و ئازادیەکانی بەرامبەری پێشێل ناکا ئیمانداری ڕۆشنبیر ئەوەیە کە چۆن میوانداریەک کە چوو لای دوکاندارێک دەبرا لای برادێکی دوکانداری دانیش کە چوو بە سەردانی نەخۆشێک ئەوەندە نامێنێتەوە بێزاریکە خوای پەروەردگار لە سوڕەتی ئەحزاب ئاەتی 53دا باسی ماڵی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم ئاەتەکە يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم إلى طعام غير ناظرين إناه ولكن إذا دعيتم فادخلوا فإذا طعمتم فانتشروا ولا مستأنسين لحديث إن ذلكم كان يؤذي النبي فيستحي منكم والله لا يستحي من الحق خواده فرمي کاتێک چوونە ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم جامعەتە بۆ پێغەمبەر هاتوتە خوارەوە حکمەکەی گشتێ بۆ هەمومان تا قیامەت بەڕێزێک تۆ دەعوەت دەکا دەڵێن نیوەڕۆ جەنابت و خێزان و منداڵەکانت بۆ نانخواردنی نیوەڕۆ لە لای منن یان لە ماڵی خۆمان یان لە مەزرعە و باخەکەم یان لە مەطعەمێکە لە چێشتخانەیەکە لە دەرەوەی ماڵ ئەم ئاەتە پێمان دەڵێ مافی ئەوەت نییە لە سەعات 9 بەیانیەوە هەڵقتیە سەریان 3 سەعاتی ماوە بۆ نانخواردن عادەتەن لە کوردەواری خۆمانە سەعات چەند ناندەخورێ دوای نوێژی نیوەڕۆ لە 12ەیە ئاەتەکە پێمان دەڵێم ئیمانداری ڕۆشنبیر لە سەعات 9 بەیانیەوە ناڕوا بۆ ماڵە 3 سەعات بە دیارتەوە دانیشن میوە و چات بۆ دانێن فەقیرش نییە ماڵە نەزانێ نان حازرکە لە لای میوان دانیشێ ئەم پیاوە بازاڕ و دوکان بەجێ بێڵێ نەخێر خواردنەکە کاتی دیاری کراوە دەبێت ڕێک لە وەختی خواردنەکە بچی کاتی مەگرە سعاتێک لەوە پێش مەچۆ سعاتێکیش لەوە دووە مەچۆ لە کاتی خۆیدا بچۆ کە نانەکەشت خوارد قورئان دەفەرمێ یەکسەر هەستە و بڕۆ ولا مستأنسين لحديث دامنیشە دەستکەی بە حیکایەت و قسە و باس و چیرۆک و ڕوودا و سیاسەت و بەسەرهات و ئەمانە دامنیشە نانت خوارد یەکسەر خواحافیزی بکە دوعایەکی خێر و ماڵاوایی بە ئەم ماڵەش خۆیان کۆکەنەوە با پشوو وەرگرن با کابراش بچێتەوە سەر ئیشەکەی ئێمە مسلمانین لەخوا بەزیادێ هەمومان لە نوێژ و ڕۆژوە عیبمان نییە بەڵام ئەم عیبانەمان هەیە کە ڕۆشنبیری ئیمانداریمان کەمە لەگەڵ ڕێزم بۆ خۆم و بۆ جەنابتاندا ئەچ کابرا گەمیوانی ماڵێک بوو دەبێت لەو ماڵە لە ئەوەڵ سەعاتەوە تا ئێوارە بۆی تەرخان کرد وامە بە نان نیوەڕۆ حازر دەبێت تۆ نیوەڕۆ بچۆ کە نانت خوارد دامەنیشە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە میوانی هەبوو نەدەڕۆیشتن هەر ناڕەحەت بوو خوا فەرمووی پێغەمبەری ئەکرەم پێ عیبە پێتان بڵێ شەرم دەکە هێندە بە ئەدەبە بڵێ هەستن کوڕەکە کە بڕۆنەوە ڕزمم لێتان بەڵام خوا شەرم ناکات لە حەق قورئانەکەی باستان دەکات تا قیامەت دەفەرمێ خەڵکی یەکتر ئازار مەدەن ئەچێ دوکانی کابرایەکەوە دادەنیشی برادەرتە فەقیرە سێرەکەی مشتری لەبەر تۆ نایەوە بەڵێ من زۆر دوکاندارم بینیوە کوێتی کاکە وەڵێ لەبەر ئەمانە ئافرەتێک دەشتی بۆ ناکڕێت دەڕواتە دەرەوە ێگاکەوە ئەمە شوێنی دانیشتن نییە ئەمە شوێنی کەسابەتە دەتوانی کارێکت هەیە 5 دقە بچۆ لای زیاتر دامەنیشە بڕۆ میوەیەک مەخۆ لەوێ دەست بە چەرەساتە مەکە کە دوکانەکە هێن بوو دەست بکەیت بە خواردنی حرامە وەڵڵا حرامە لە ڕۆشنبیری موسڵمان ناوەشێتەوە لە ئیمانداری ڕۆشنبیر ناوەشێتەوە ئەچێ لای نەخۆشێک تەنها مەسافەی 5 دقە مۆڵەتت هەیە مەگەر ئەو نەخۆشە بە تایبەت دڵی بە تۆ بکرێتەوە بڵێت تو خوا فڵان کەس حەز دەکەم تا بەیانی لام بی ئێمە ڕەفیقی چەند ساڵە و دێرینی یەکترین دڵمان بە یەک دەکرێتەوە بەڵام بەڕێزم لە گەڕەکەکە نەخۆشێکەیە لە خزمەت مامۆستای گەڕەکە لە مزگەوتەوە 15 کەس دەچن مافیەوە نە لە 5 دقە 6 دقە زیاتر دانیشی و نەخۆش لەو لاو ئازاری هەیە پاکردنەوەی دەوێ دەرمان و دەرزی دەوێ ئاوی بۆ هەڵدەواسرێ دکتۆر سەردانی دەکا لە تاوی لەشی خۆی خواخوایەتی 5 دقە خەوی لێ بکەوێ ئەم خەڵکەش دانیشە تانیوە شەو چاومیوە دەخورێ و حکایەت دەجێڕدرێتەوە ئەو دڵە فڵان کەس ئەوەندەی هێناوە ئەو دڵێ لێی دزراوە ئەو دڵە حەقی بوو ئەو دڵێ ناحەقی بوو ئەمە چ دادێکی ئەو نەخۆشەیەدا هەمووشی دەستی خاڵیە کەس بۆ 250 تەبع تێدا نێبی لا بە دەرزیەک بووی قورئان دەفەرمێ ئەمە لە موسڵمانی ڕۆشنبیر ناوەشێتەوە وای لێ مەکە ئازاری مەدە ئەو شەرم دەکا بڵێ بڕۆ بۆی ئەم دینە هەموو شتێکی فێری ئەمە کردووە إذا قيل لكم انشزوا فانشزوا الشيخ محمد صالح العثيمين لشرح رياض الصالحين مجلد 4 دفمه وفي هذا دليل على أنه لا حرج على الإنسان أن يقول للجماعة الذين عنده انشزوا أخرجوا بارك الله فيكم انتهى شغلكم ولا حياء في ذلك كسيك هاد بولاد كسي ميواند بو كسي لدوكانك لسر جادته ويقرتو قن قصوباسي هبو دفمه عيب نبي بيت الشرم نبي ولا كاك جام من مجالكم طوابو تکال لێ دەکەم خوا حافیزت بێ وەختی من تەواو بوو لەوە زیاتر ناتوانم کاتی خۆمت پێ ببەخشم دەڵێ شەرم مەکە لەوەدا عیبەی تێدا نییە ئیمانداری ڕۆشنبیر ئەگەر کەسێ داوای میوانداری لێ کرد تەلەفۆنی بۆ کردی وتی وەڵای حەز دەکەم سبەی شەو سەردانێکت بکەم بەڵام لەو کاتەدا جەنابەت بۆ نەدەگونجا کاتت نەبوو ماندوو بووی میوانی ترت دەهات پێش وەخت مەوعیدێکی کرد لەگەڵ کۆمەڵە میوانەدا نابوو مناڵەکان ئێستاوە سەری ساڵ و سەعیان هەیە بەتایبەت قۆناغی ئامادەی و زانکۆ ئەو شەو کۆمەڵە بەیانی امتحاناتیان هەیە بۆ سەعی ئیزندراونەوە لە ماڵەوە بە ئارامی سەعی بکەن کۆمەڵە خەڵکیش تەلەفۆنی بۆ تۆی بەڕێزی خاوەنی خێزان و عایلەکە کردووە باوکەکە دایکەکە وەڵای ئێمە کۆمەڵە میوانی دەمانێت سەردانتان بکەین بەڵام تۆ سەیری مناڵەکان دەکەی لە چ بارودۆخێکی نائاساییدان کە خەریکی سەعیکردنن خێزانت نەخۆش بوو خێزانت کاکە پێی خۆش نەبوو حەزی بە میوانداری نەدەکرد ئافرەتی وا هەیە لە تاوی لەشی خۆی لە نەخۆشی خۆی هەر سروشتی خۆی وایە حەز بە تێکەڵاوی میوانداری ناکە ئیمانداری ڕۆشنبیر ئاژاوە ناخاتە ماڵەکەیەوە ناڵە کاکە عیبە جاخت چۆن بڵێم مەیە زۆر بەڕاست و ڕەوانی دڵە وەڵایی داوای لێبوردنتان لێ دەکەم مەجالی میوانداریم نییە خەڵی دەگرین بۆ وەختێکیکە ئەگە بەرامبەرەکەشت ئیماندارێکی ڕۆشنبیر بێ وئین قیل لەکم ارجعوا فارجعوا هو ئەزکا لەکم ئەڵێ هەر زۆر ئاساییە ئەم کاتە مەجال نییە دەستت خۆش بێ کە وەکو برایەکی بەڕێز پێت کوتم مافی بخۆتە مەجالی میوانداری نییە ئێمە بۆ خۆشەویستی داهاتین مادام دەرفەتەکە نییە نە دڵم عاجز دەبێ نە بەلامەوە شتێکی قورسە ئەمە خوا دەفەرمێ بەم هەڵوێستەتان ئەگەر ئاوات کرد خوا چەند پلە لە ئیمانەکەت بەرز دەکاتەوە دەڕەجات چەند پلە بەرز دەبێەوە جا تا سینە فراوانتر و زمان شیرینتر بێ و عوزری یەکتر قبوڵکەی لای خوا بەڕێزتر دەبێ بۆ پاراستنی شکۆی مرۆڤە نابێ غەیری ئیمامی مزگەوت پێشنوێژی بکە بە ئیزنی ئەو نەبێ نابێ لەسەر کورسی کەسێک لە ماڵەکەی خوا دانیشی ئەمە سیفاتی ئیمانداری ڕۆشنبیرە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەفەرمێ یەئوم القوم ئەقرأهم لکتاب الله ئەگەر ئیمامەتی کرا چێ لە هەموو کەس زیاتر لە قورئان شارەزایە و ڕەوانیەتی و دەنگی خۆشە با ئەوە پێشکەوێ ئەگەر لە قورئان خوێندنا وەکو یەک بوون فأعلمهم بالسنة کامیان لە سنەی پێغەمبەر شارەزاترە ئەگەر لە شارەزایی قورئان و سنەدا دوو کەس وەکو یەک بوون کامیان پێشتر هیجرەتی کردووە ئەگەر لە هیجرەتا وەکو یەک بوون کامیان بەتەمەنترە با ئەویان پێشکەوێ بەڵام دەفەرمێ ولا يؤمن الرجل في سلطانه ولا يقعد في بيته على تكريمته إلا بإذنه ئیمای مسلم بەشمارە فەرموودەی 673 ڕیواەتی کردووە لە دوو شوێندا ئاگاتان لێبێ ئیمانداری ڕۆشنبیر نابێ ئیمامی مزگەوت مامۆستای هەیە منە لەم مزگەوتە منەگە وتاربێژ ئەم مزگەوتەشم بۆم نییە بێم لە شوێنەکەی ئەو بەبێ پرسی ئەو بچمە میحرابەکە و جەماعەتێک بکەم
بچمە مزگەوتێکی تر خەڵکەکە بڵێ مامۆستا فاتیح فەرمووە ڕێزێک لێ دەگرێت میوانێکی ئەو مزگەوتە ئیمامی خۆی هەیە ئیلا دەبێت ئیمامەکەش لە ڕوودا نەمێنێ بە ناخی دڵەوە تۆ پێشخاو بە ئیزنی خەڵکەکە ئەمجا ئیمامەتێکە دروستە ئەوە حەقی ئەوە نابێ حەقی ئەو پێشێرکەی دەچیە ماڵێکەوە کابرایە کورسێکی خۆی داناوە پێستەبەرانێکی هێناوە تایبەت بە خۆی کردو حەز دەکات لەسەر ئەوە دانیشێ مافی ئەوەت نییە لە شوێنی ئەو خاوەن ماوە لەسەر ئەو پێستەبەرانە دانیشی لەسەر ئەو کورسێ دانیشی مافی ئەوەت نییە ئەوە شوێنی دیاریکراوی خۆیەتی کەس مافی ئەوەی لەوێ دانیشێ ئەمانە پارێزراون لە ئیسلامدا بۆیە علەما دەفەرمێن الإمام الراتب هو الأفضل وإن كان في الناس من هو أقرأ منه ئەگە کەسێ هەموو قورئانی بە تەجویدەوە لەبەر بوو هەموو علومی قورئانی دەزانی کەسێشکە جوزی عەمەی دەزانی بەڵام لە ئەوقافەوە لە دائیرەوە ئەم ئیمامی مزگەوت بوو بەڕەسمی ئەوە ئیمامەکە ئەحەقترە لەو کەسێک کە هەموو قورئانەکەی لەبەرە چونکە ئیشی ئەوەیە دانراوە ويزاناني إسلام فرميانا حتى إن بعض العلماء يقول لو أن أحدا تقدم وصلى بجماعة المسجد بدون إذن الإمام فصلاتهم باطلة وعليهم أن يعودوا أجر كسيك هل خوي بمحراب مزجوتك أكدو برسي بإمام مزجوتك نكد يكسر شو جماعتي وخلقك كد أو كاتا أو نيجا بطالة وخوا قبولي ناكا بيوست أهلي أو نيجا همو جماعتك عن دوبارة بكنوا خوان يجاكي ورنقتو چونك دەست درێژی کراوەتە سەر حەقی کەسێک دەست درێژی کراوەتە سەر حەقی کەسێک ها ئیسلام پێمان دەڵێ ئەگەر کەسێک وایە دەست درێژی کاتە سەر نەتەوەیەک بەنا بەخوا ها ئێمەی کول هەر مافی نەتەوە بوونیشمان پێ ڕەوا نابینە دەور و بەرمان ئەوە کەسێکە ئیمامی مزگەوتێکە ئەی چۆن دەبێت نەتەوەیەک مافەکانی پێشێل بکرێ بۆی ئیسلامی ئێمە ئیمانداری ڕۆشنبیر مافی کەس پێشێل ناکە کۆتایی وتارەکەمان بە فەرمودەیەک دێنین كإمام مسلم رواياتي كدوة فرمي عقبي كري عامري بدري أنصاري فرموي يمسح مناكب كان رسول الله صلى الله عليه وسلم يمسح مناكبنا في الصلاة ويقول استووا ولا تختلفوا فتختلف قلوبكم وقت نيوش بيغمبري خواد هاد شاني دداين باب شاني يختلوا سازور كس قاد جودك قاد جود كدن باشا بلام نقمت لي قاج بلاوكي او كذا شان اللي يقدر دبه نەخێ باش شانەکان لە یەک نزیک بن پێغەمبەری خوا فەرمووی شانتان بە یەکەوە نێن سەفەکان با کەلێنیان نەبێ ڕێک بوەستن جیاواز مەبن دوا و پێش مەکەن ئەگەر سەفی مسلمانان وای لێ هەر لە نوێژان نەیانتوانێت ڕێک بن دڵەکانیشتان ڕووی لە یەک نابێت دڵەکانیشتیان جیاواز دەبێت ليليني منكم أولو الأحلام والنهى انجا دي فرمو هول بدن أو كساني كزول لسرخوه هي منه بياي معقول وبريز للصفي جماعتها باء لإمام نزيق بن ثم الذين يلونهم أمجا لدواء أنجا عاقل من دكان وجير كان وخوان دوار كان أمجا لدواء أوانا ومنالو أوانا أم فرمودية كم بيمان ضل أجا إما لريزا ريق نبوين لريزي النواجا هرنا ريق بوين للسريق قرتنا هرنا ريق بوين للشقاء ما سيك يشي بصر خولا دروا يشي الروا وسعيد كز حساب وكزناكا كز يالمتي وعوكاري كزناكا أجر وامان لهاد بيغمبري خاف ميد لكان اشتان نفر اللي يقدكا أو أمة عاقبتي بخير نابه بويا حمو جار صاندوان زي ما إمام فقير الله استووا واتصلوا كل الرق راوستن لأن يجي شاف فقير هر وما رقنا بجابويا للسار لشقام شار رقنين بويا آزاري يكتر دين للسار شار رقنا وستين لحمود أخلاف دبزين أو سنوري شارواني دبرينه أو مدرك دشيت عرضي شارواني أو جادك دينه تدواوا يما مزجوته كمان حمو بينس فرزي إمام قدر من دكات خوار رق بوستن بويد الله كان تان رق به ريكي رخصار ريكي الله ناڕێژی سەفەکانمان لە مزگەوت و دەرەوەی مزگەوتان ناڕێژی دڵەکانمانە ناتوانین بە یەکەوە کۆبینەوە بە جوانی دووەمیان پێمان فەرمووی ئولو الئەحلام ئەو کەسانەی کە لە سەرخۆن کەسانی لە سەرخۆ هێمن و مؤەدەب با بێنە سەفی یەکەمی نوێژەوە ئەمجا کەسانی نوها یعنی خاوەن عەقڵەکان عقول ئەوانەی کە عاقڵمەندن پیاوانی ڕیشسپین ئەهلی وەجەهای گەڕەکن با ڕێزی تایبەتیان بۆ دابدرێت لە مزگەوتە بەڵام ئێمە با حەدیسەکە ڕوونتر کەینەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرموو لا یەلینی ئیلا ئولو الئەحلام والنوها حەدیسەکە وان نییە ئیوا هەمان هەیە مناڵێکی ئاوا لە ئێوارەوە هاتووە نوێژەکەی گرتووە جوڵە جوڵ ناکا پاک و خاوێنە نوێژ بە جوانی دەخوێنێ دەنگە دەنگ ناکا یەکە پژمنی دەگرێت کاکە وەرە حەدیسەکە دەفەرمێت با پیاماقوڵان وانە بێنە پێشەوە لە حەدیسەکە وان ناڵێ ڕوونتر تێبگا نەیفەرموو فەرمووی لیەلینی ئولو الئەحلام منكم أولو الأحلام والنهى نيفرموا لا يليني إلا أولو الأحلام إلا كي تدا نبو لا كي تدا نبو حديث قارون تلور قرين يعني أجم منالك هات بيشوا جنجك هات بيشوا كسيك هات بيشوا شويني قرد ما دام ريكو بيق نيوجا كي دكاو آدابي نيوجو جماعة دزانية
کەس مافی ئەوەی نییە شوێنەکەی لێبستێنە بیکاتە دەرەوە بیکاتە دواوە خۆی بخاتە شوێنەکەی دەبێت ڕێزەکان بپارێزرێن ئیذا ئەتاکم کەریم و قەوم فەئەکریموه سەروەر فەرمووی موسڵمانی ڕۆشنبیر کەسێکە ئەگەر ڕێزداری گەلێک هات بۆ لات ڕێزی بگرە کابرا لە ماڵی خۆیان خاوەن ڕێزە ئەگە هاتە ماڵەکەت ڕێزی بگرە لە شاری خۆیان پیاوێکی بە ڕێزە کە میوان بوو لە شارەکەی تۆدا هاتە مزگەوتەکەتەوە ڕێزی بگرە چونکە لە شوێنی خۆیان خاوەنی ڕێز بووە ئەبوو سوفیان کاتێکە خاوەنی دیواخان بوو پێگەی هەبوو پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێک بچێتە ماڵی ئەبوو سوفیانەوە پارێزراوە هەر وەکو کەسێک دەچێتە ماڵی کەعبەوە پارێزراوە خوا ئەبوو سوفیان ئەو ڕۆژەش موسڵمان بوو با کەرامەتی نەشکێ با ڕێزی نەشکێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جوولەکەیەکی سوالکەری بینی بە پیری سوال دەکا فەرمووی بۆ سوال دەکەی وتی جزیە دەدەم سەرانە دەدەم فەرمووی بە گەنجی سەرانەتدا و حەق وای بە پیری خانە نشین بکرێی ئەمجا پشوو بدەی ئالێرەدا ڕوونتر لەسەر وشەی جزیە قسە بکەین یعنی ئیسلام مسلمانانی تێدایە مەسیحی و جوولەکە و ئەدیانی تری تێدایە ئەوانەی مسلمانن سەربازی دەکەن زەکات دەدەن حەقی دەوڵەت دەدەن ئەوانەی کەوا مەسیحی و جوولەکەوانن لە دەوڵەتی مەدەنی ئیسلامیدا سەربازی ناکەن زەکات نادەن هیچ نادەن لە زیاتیەوە بڕێک پارە دەدەن کەواتە ئەی ئەمڕۆ ئەوە نەماوە ئەمڕۆ مسلمانێک بڵێ حکمی دینی خوا ڕادەگەیەنم دەبێت ئەوەی مەسیحی لە شاری هەولێرا جزیەی لێ بستێنم ئەوە نەماوە بۆ کابرای مەسیحی ئەمڕۆ وەک تۆ سەربازی دەکا وەک تۆ زەریبە دەدا بە حکومەت وەک تۆ خزمەتی وڵات دەکا وەک تۆ کارمەندە وەک تۆ موچەخۆرە وەک تۆ هەموو حەقەکانی دەوڵەت دەدا بۆیە دەبێت لێرەدا حکمی جزیە ڕادەژیرێ سەرانە لێ کەس ناسێنرێ ڕادەژیرێ وەکو ئیمامی عومەر لە کاتی ساڵی گرانیدا حکمی دزینی دەستی دزەکانی ئەوانەی ڕاگرن فەرمووی چونکە گرانیە دەستی نابڕێ حکمە شەرعیەکە لە قورئانە هەیە ڕای دەگرین حکمی جزیەش ئەمڕۆ وایە یعنی کەسێک ناوێ وڵا ئەگەر بترسێ بڵێ ئەگەر مسلمانان دەسەڵاتدار بن منی فەقیری مەسیحی ئەوی جوولەکە ئەوی ئادیانێکی تر وڵا دەبێت ساڵانە جزیە و سەرانەمان لێ بستێنن سەرانە کۆتایی بێهاتووە چونکە هاوڵاتیە وەکو تۆ هەموو مافەکانی دەوڵەت دەدا و دەبێت ڕێزی تایبەتی لێ بگیرێ مسلمانی ڕۆشنبیر ڕێز لە هەموو دینەکانی تر دەگرێ مافی کەس پێشێل ناکە بە چاوی سوک سیر ناکە بەهەشت و دۆزەخش بەدەست خوایەوەی قیامەتە و هی من و تۆ نییە خوا هیدایەتی هەموو لایەکمان بدا وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه